بناوي خواي بخشنده و مهربان لروي درونية شاعرێک جوانی گوتووە کە دەڵێت ثلاثة يذهبن عن المرء الحزن سێشت هەیە خەم و خەفەتی ئینسان دەڕەوێنێتەوە و خەم و خەفەتی ئینسان نایەڵێت جا تەبعاً لەڕووی دەرونیشەوە ئەو سێشتانە دڵی ئینسان خۆش دەکەن و خەم و خەفەتی ئینسان ناهێڵن الماء والخضراء والوجه الحسن دەڵێت یەکەمیان ئاوێکی جوان ڕووبارێک ئاوێکی ساف و سازگار دووەمیان سەوزایی جوانی سروشتێکی جوان سەوزاییەکی جوان لە ڕووی دەرونیەوە دڵی ئینسان خۆش دەکات خەم و خەفەتی ئینسان ناهێڵێت بۆیەش خوای گەورە کە باسی بەهەشتمان بۆ دەکات هەمووی وەصفی دەکات بە باغ و باغات و سەوزایی و شینایی و دار و درەخت و بەو جوانیە وەصفی دەکات لەبەر ئەوە لە ڕووی دەرونیەوە ئەو سەوزایی و دەشت و دەرە دڵی ئینسان خۆش دەکات خەم و خەفەتی ئینسان ناهێڵێت زۆر کەس کە دەچێتە لای دکتۆر کاتێک کە دڵی تەنگەیە خۆت ناخۆشی و ناڕەحەتیەکی هەیە دکتۆرەکە ئامۆژگاری دەکات دەڵێ بڕۆ بگەڕێ و لەو دەشت و دەر و کێ و لە بەتایبەت ئەو شوێنانەی کە خۆشن یاخود ئەو شوێنانەی کە سەوز و جوانن بۆ خۆت بگەڕێ تۆزێک بێ و بڕۆ خەم و خەفەت و ناڕەحەتیەکەت نامێنێت سێمیان والوجه الحسن دەم و چاوێکی جوان واتە ڕوویەکی گەش ڕوویەکی خۆش پێغەمبەر دەفەرمێت تەبەسسوموکە فی وجهی ئەخیکە سەدەقە پێکەنینێک ڕوویەکی خۆش بە ڕووی برایەکی مسلمان و کەسێکی مسلمانەوە خێر و سەدەقە و چاکەیە لە ڕووی دەرونیشەوە دڵ و دەرونی ئینسان خۆش دەکات و خەم و خەفەتی ئینسان ناهێڵێت خوای گەورە هەمیشە دڵتان خۆش کات و ئاسوودە و کامەرانتان کات بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵەکانمان خۆش کات آمین والسلام عليكم ورحمة الله وبركاته.